زۆر جار ینی کە ئەچمە پۆلەوە یعنی زۆر جار بە تەلەبەکان ئەوە ئاڵم ینی بەوە دەست پێەکەم لە ژیانی خۆتا هەر هەڵەیەکت کرد دانی پیا بنێ چونکە بەردەوامبی لە هەڵە و دانی پیان نەنەری و ئینکاری بکەی دروست نابی ینی ئەگەر زۆر جار ینی هەر بەم شازە پێڵم بەڵام ئەگەر حەبلەکە هەڵواسترا بوو ملێ بکەن بە پەتەکایە لەسەرەوەی کە تۆ هەڵەیەکە کردووە ئەگەر بڵێ نەم کردووە ملێ ناکەن بە پەتەکایە بەڵام ئەگەر ملێ بکەن بە پەتەکایە لەسەرەوەی کە اعتراف بکەیت دان بە هەڵی خۆتا بە مصطلحی شەرعی ڕوخسەت وەرمەگرە عەزیمەت وەرگرە بەڵێ وەڵا بۆ هەموو بە ڕێزانی کە ئێنە ئێرەش وە خۆشم لەوانەیە ئێستا من ئەڵێم حاڵەتە هاتنە دەرەوەم لەوانەیە ڕۆژێ بێ بە دیاردە هاتنە دەرەوەی من بەڵام ینی ئەوە ناڵێم هەموو شتە سنووری خۆی هەیە هەر کەسێک ینی ئەوە هەیە ئینسانە بێ ئیرادی هەبێ بێ بەهێز بێ و ئەم کاتە بە فڕۆ نەدرێت لێرەیە کاتی شتی زۆر گرنگترێ خۆمانی پێ سەقاڵکە مامۆستای بەڕێز من زۆر خۆشحاڵم من زیاتر سوپاسەکەم یاخوا سەربەرز بن ئینشاءالله لە دەرفەتی ترا یەکە بینین زۆر سوپاس سپاس بۆ جەنابەت